وەختێک لە ڕۆژی دەی خاکەلێوەی 1326 پێشەوا قازی و هاوڕێیانی لە سێدارە درا پەیامێک مەشخەلێک لەوان بەجێمە لە هەموو شتێک گرنگتر ئەوە بوو کە ئەو مەشخەلە قەت نەکوژێتەوە لە هەموو شتێک گرنگتر ئەوە بوو کە ئەو پەیامە بە نەسلەکانی داهاتوو بگە ئەگەر بڵێن حزبی ئێمە حزبی سێ نەسلی سێ پشتی کۆمەڵی کوردەواریە نەسلی یەکەم حزبەکەی دامەزراندووە پەیامەکەی ناردووە مەشخەلەکەی هەتا ئەوەندە پێکراوە نەیهێشتۆ بکوژێتەوە کاری نەسلی دووهەم زۆر بە زەحمەتتر بووە لە ساڵی 1326ەوە تا ساڵی 1357 نزیکی 32 ساڵ کە فاصلەیەک لە بینی پەیامی پێشەوا قازی و سەرکەوتنی شۆڕشی گەلانی ئێران پێک هاتبوو پێویست بوو لەو فاصلەیەدا کە سەدان لە ئەندامانی حیزبەکەمان لە زیندان بوون دەیان ئێدام کران زۆریان دەربەدەر بوون پێویست بوو لەو فاصلەیەدا ئەو مەشخەلە ڕابگیرێ نەکوژێتەوە و تەحویلی نەسلی جوانتر بدرێتەوە ئەم پێ وایە گەورەترین شانازی ئەو کەسانە کە وەختی خۆی لەسەر سێدارەی پێشەوا قازیەوە مەشخەلەکەیان وەرگرت و گەیاندوونەتە ئەو ڕۆژەی کە ئێستا ئێمە لێرە دانیشتوین و مەشخەلەکەیان داوەتە دەست نەسلی جوان کە تازە پێوانیە هیچ هێزێک بتوانێت لە دەستی دەرێنێ ئەوە گەورەترین شانازی ئەو نەسلەیە و حەقی هەیە لە تاریخی حزبی دموکراتی کوردستاندا لە مێژووی میلەتەکەماندا شانازی پێکە لە خەباتی دوور و درێژ بۆ ئازادی گەلان مهم نییە کەسێک تەنانەت نەسلێک لەو خەباتەدا حتمما سەرکەوێت زۆر میلەت هەیە بەدەیان نەسل خەباتی کردو هەتا ئازادی دەستکەوتو لەبەرەوە مهم ئەوە نییە کە ئەو نەسلە کە مەشخەلەکەی وەرگرت و تەحویلی نەسلی جوانیدا لەو خەباتەدا سەرکەوێت مهم ئەوەیە کە مەشخەلەکە دراوەتە دەستی نەسلێکی دیکە و بێگومان ئەو مەشخەلە هەتا سەرکەوتنی میلەتەکەمان هەتا وەدەستهێنانی ئازادی بۆ گەلی کورد هەر ناکوژێتەوە بەڵام هەروە کە کوتم لە ڕۆژی دەی خاکەلەوە وەختێک پێشەوا وەک سمبۆلی کۆماری کوردستان چوە سەر سێدارە پەیامێکیشی بەجێهێشت ئەو پەیامە چییە؟ ئەو پەیامە ئەوەیە کە ئەوانەی شۆڕژگێری ڕاستەقینەن تەنانەت ئەگەر دەیان جار مردنیشیان لە پێش بێ تا سەرکەوتن دەست لە خەبات هەڵناکرد پێشەوا بۆ خۆی بۆ ئەمە نمونە بوو ئەو پەیامە ئەوەیە کە هەموو حەول و تێکۆشانی ئێمە بۆ بەختیاری و سەربەرزی و خۆشی گەلەکەمان تا ئەو کاتە حیزبەکەمان لەنێو گەلی کورددا نفوزی هەیە تا ئەو وەختە کە گەلی کورد پشتیوانیەتی حزبی دموکرات هەر دەمێنێتەوە و حتما سەردەکەوێت ئەو پەیامە ئەوەیە کە لە ڕێگای ئازادی میلەتێکی زیندوو دەبێت فیداکاری بکە ئێمە لە زۆر لە باشترین و فیداکارترین ئەندامانی حزب و تەنانەت ئەفرادی غەیری حزبی مان لەو ڕێگایەدا قوربانی کردووە شەهید بوو کاروانی شەهیدانی کوردستان ڕۆژ بەڕۆژ درێژتر دەبێت بەڵام میلەتێک بێوێ زیندوو بمێنێتەوە میلەتێک بێ نیشان بدا کە سەر بخۆیە و لەنێو میلەتانی زیندوودا جێگای هەیە دەبێت نرخی ئازادی خۆی بدا ئازادیش لە تاریخدا نیشان دراوە
کە نرخی گرانە و بێ نرخیش وەرناگیرێت. هەروەها ئەو پەیامە ئەوەیە کە ئێمە بۆ ئازادی و دێمۆکراسی تێدەکوشین. کەسێک ناتوانێت بۆ ئازادی لە دوا ڕۆژدا تێبکۆشێ و ئێستا خۆی احترام و ڕیز بۆ دێمۆکراسی داننێ. ئەو کەسێک کە بەڕاستی دێمۆکراتە بە قوڵی دێمۆکراسی خۆش دەوێت دەبێ هەر لە ئێستاوە چ لە نێو حیزبەکەماندا و چ لە دەرەوە حیزبەکەماندا بۆ بیر و باوەڕی جیاوازی خەڵکی دیکە احترام دابنێ. دێمۆکرات ئەو کەسە نییە کە احترام تەنیا بۆ بیر و باوەڕی ئەو کەسانە دابنێ کە لایەنگری دێمۆکراتن. هەتا ئەو کاتە یەکێک دەستی بۆ چەک نەبردووە دیژی ئێمە تەحملی بیر و باوەڕەکەی دەکەین. و ئەوە یەکێک لەو پەیامانەیە کە پێشەوای مەزن بۆی بەجێهێشتووی کە دەبێت دێمۆکرات بین تا سەریش دێمۆکرات بین. ئەوە پەیامی دوو ڕێبەندانە. ڕەنگە لە ژیانی یەک نەفەردا 41 ساڵ زۆر بێت، بەڵام لە ژیانی میلەتێکدا لە مێژوودا 41 ساڵ کەمە، ماوەیەکی زۆر نییە. ئێمە لەو 41 ساڵەدا زۆر سەرکەوتنمان بەدەست هێناوە، بەڵام سەرکەوتنی هەرە گەورەی ئێمە پێکهێنانی ڕێکخراوێکی شۆڕژگێر و ئازادی خواز و دێمۆکرات و ئینسانی وەک حیزبی دێمۆکراتە کە پێم وایە لە دووە ڕۆژدا هیچ دژمنێک تازە پێی ناوەست.